قسەکان بارزانی دەچیت قسەکانی خۆی ئەو بانگەشانەی بێ لە ڕێ ئەو بۆقانە بڵاو دەکاتەوە ئاری هەر سینێک لەوانە عادل باخەوانێکە شترە کە ماوەیە کە پەیدا بووە نەشەرم دەکات یعنی لەو فەڕەنسای مۆدرنێ دێ ڕکلام لۆ هەندێک شت دەکات بەبێ ئەوەی هەڵسەنگانێکی مێژووی بکە یان کەسێتێکە بناسی بەس لە پێناوی ئەوەی دوو فلیسی زیاتر بدرێتە یان خۆی لە ماڵی بارزانی نزیکتر بکاتەوە بەر نوێترین شتی لێدوانی کە من ئێستا بەراوردی دەکەم بە ڕەفتارەکانی بارزانی لە کۆن و لە ئێستا ئەڵێ وەڵا بارزانی گوتیتی ئەگەر شێخی عەرەبانی هجوم بکەن بە عەرەبەکانم گوتی ئەم بەخۆم چەچی لەبەستمەوە بڕنۆی هەیە کەوی تەقەی پێ نەکرایە و هێزی پێشمەرگە بەرەو خامشلۆ بەڕێ دەکەم بەعەندە شتەیە یەک ئەمە لە 13 ساڵی ڕابردوو کە ڕەوشی ڕۆژ ئاوا بوو ئەوانە لە سمێرکە ئەبلۆقیان خراسەر ئەوانە خەندەقیان و لێدرا ئەوانە لەگە میت ئەنە کەسەتان یەقیت کردنەوە لەگە هێزی ڕۆژ بەس کێشەتان بەقەت داعش لە بۆ زندیکردنەوە هەرچی لە دەستان هات تەخسیریتان نەکرد ئێستا لە بۆ من چ دەی ئەو شعر و پەخشانانە دەڵێ کە ئەو مێژووت هەیە دوو بابێن ئەو قسەی بارزانی لەگەر ئێستا بیپیوی کاکە ئێستا کە ئەنەکەسە دژی ئەو کۆنفرانسە بوو کە لە بۆ ئاینەکان مەسەن دروز و ئەلەوی و هەموو نەتەوەکانی ناو سووریات ئەو دش بوو ئەسڵەن ئینشقاقیان بە ئەنەکەسە کرد کە ئەنەکەسە نوێنەری پارتی میتە دوو ئێستاکەەوە لەو وەختەی کە جێشی سووریەکەی ئەحمەد شەرا دژی کووردە ئەوان چوون ئەوە ئەنەکەسەیان لە هەسەدە و لە ڕێڤەبەری با ڕۆژئاوا جیا کردیتەوە دەچوات تەسیق لەگە ئەحمەد شەرا دەکا و ئینشقاقیان خستە ناوبەرەی کورد یعنی ئەوان لەگە شێخی عەرەبەکان ئەنەکەسە و لەگەڵ جێژ ئەحمەد هێزە چەتەکەی ئەحمەد شەرا و لەگە شێخەکانی عەرەب تەنسیقی کردی لەولاش دێ لە بۆ ئەوەی ناو خەڵکی کوردستان وەڵا بارزانی هەڕەشەی کردە کاچی خۆم ئەتو وەزعی باشوور هەندە باشت کردیە تو محافزەك لە کەرکوچی هەیە سەر تاپای دژی لە ڕۆژ ئاوا دژی پرۆژەی قۆمی تو لە چێن دەرە مەسعود و بارزانی پرۆژەی نەتەوەی تو ئەوەیە ئەگەر بە خۆت باڵا دەست بی ئەگەر نا ئامادەی تەنسیق لەگە هەموو داگیرکەرێک بکەیت باشترین نمونە ئێستا وەزعی ڕۆژئاوایە بۆیە واز لەو ئەو بۆقاتی واز لێ بینە عادل باخەڵ کەمێک شەرم لە خۆت بکە دەی ئەو جوبنانە دەڵێ خوێندنەوەیەک لۆ پێش پاش کەسێتی کە بارزانی یان هەرسە بەرپرسەشکابی لەگەڵ ڕێز و خۆشەویستیدا